بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان و لە عێراقەکەین بێگومان بەپێی دوایین سەرژمێری کە وەزارەتی پلاندانانی عێراق لە هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە ئەنجامیدا ئێستا بزانین ڕێژەی بێکاری چۆنە. طبعاً ڕێژەی بێکاری لە پارێزگاکانی هەرێم لە 15.25 یەکێکیش دێنە سەر پارێزگاکان. زۆرترین ڕێژەی بێکاری لە دهۆکە لە 17.47 لە هەولێر لە 14.67 لە سلێمانی و هەڵەبجە لە 161.61. باش ئێمە دوو بەراوردکاریمان هەیە، ینی ساڵی 2021 ساڵی 2024 ئەگەر سەیریکەین بە جوانی لە گرافیکا دیارەکە فەرق و جیاوازی هەیە. لە ساڵی 2021 لە دهۆک ڕێژەی بێکاری لە 124.1 بووە، بەڵام لە 24 دابەزیەوە بۆ 7.47. ئەمە بەنسبەت هەولێریشەوە هەرڕاستە. لە 2021 ڕێژەی بێکاری 7.7 بووە، بەڵام لە 24 دابەزیەوە بۆ 14.67. لە سلێمانی شتەکە عکس بۆتەوە، لە 2021 کەم بووە، لە 112 خەڵک بێکار بووە، بەڵام لە 24 بەرز بۆتەوە بۆ 13.61. باش ڕێژەی بێکاری لە عێراق، وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی بێکاری لە عێراق بە لە 113.5 بۆ لە 113.5 دابەزیەوە، تەمەن پێشتر زیاتر بوو، بە ئێستا دابەزیەوە بۆ لە 113.5. ئەگەر بینین بەراوردکاریە بکەین لە نێوان هەرێم و عێراقا، تەمەن هەرێم 15.25 عێراق ئێستا 13.5 کاتە ئێستا ڕێژەی بێکاری لە هەرێم زیاترە وەک لە عێراق. خۆشمانەزانین کۆمەڵێک هۆکار هەیە، یەکێک لەوانە دیارترینان ئەوەیە کە موچە خۆران لە کاتی خۆیدا نادرێ و ئەمە وای لە خەڵک کردووە هەژار بێ، وای لە بازار کردووە جوڵەی بازار نەمێنێ. بۆیە ئێستا هەرێم 15.25 دانیشتوانەکەی بێکارن، بەڵام لە عێراقا 13.5 دانیشتوانەکەی بێکارن. ئەمەی باسمان کرد ڕێژەی بێکاری بوو لە هەرێمی کوردستان و لە عێراق.